تصور کرد ئەمەگە خراب بوون خوا جاری وا هەبووە لە یەک کاتە حەفتا پێغەمبەری پێکەوە ناردووە لە ناویانە حەفتا پێغەمبەرەوە بۆی ئیسلاحی ئەو قەومە بکار پێیان ناکرا حەفتا پێغەمبەریان پێکەوە ڕیف کردووە لە قودسا کوشتیانن پێغەمبەرێکی نازداری وەکو حەزەتی زەکەریا سەلامی خوای لێبێ شوێنی کەوتن ڕای کرد لە دەستیان کە ویستیان بیکوشن خۆی کرد بەناو کلۆرەدارێکە لە کلۆرەدارێکە لە ترسی ئەو جوولەکانە خۆی شاردەوە کە زانیان لە ناو کلۆرەدارەکەیە دانیشتن بە دەوری بیریانە کردەوە چۆن بیکوژین چنەوە عەزابێ بیکوژین دوای وتیان وەرن مشار بێنن مشاریان هێنا لەسەرەوە بۆ خوارەوە بە درێژی دارەکەیان بڕێ ئەو پێغەمبەریان کرد بە دوو کەرتەوە ئەوەی ئەو پێغەمبەرانە تەحەمولیان کردەوە بە دەست جوولەکەوە ئەو بار و ئەرکە قۆسەی لەسەر شانی ئەو پێغەمبەرانە بۆ بەدەست ئەم قەومە نەفام و جاهیلانەوە جا کاتێک کە خوای تەبارەک وەتەعالە کاتێک کە مشارەکە گەیشتە سەر سەری زەکەریا تۆزێ لە سەری بڕی ئاهێکی لێوە هات زەکەریا ئەڵێ خوای تەبارەک وەتەعالە وەحی بۆ ناروتی ئای زەکەریا ئەوە چییە وعیب ناکەی ئاوا سەبرەگری لە بەرباری منە قەسەم بە عیزەت و جەلالی خۆم یەک ئاهی کە لە دەم بێتە دەرەوە ناو لە دیوانی پێغەمبەرەکانە کوژێنمەوە بەو شێوازە ئەو پێغەمبەرانە سەبریان گرتووە لەگەڵ زوڵمی ئەم جوولەکانەیە یەحیای کوڕی زەکەریا سەریان لێ کردەوە لە تاسەیەکا بردیان بۆ ئافرەتێکی داوێن پیس وەکو هەدیە وتێ سەری ئەو کابرایان بۆ لێکەنەوە ئەو یەحیایە کوڕی ئەو زەکەریایە کە ئەویش پێغەمبەر بۆ حەزەتی یەحیا سەریان لێ کردەوە لە تاسێک لە سینیەک زیوە بردیان بۆ ئافرەتێکی داوێن پیس بە هەدیە پێغەمبەرێکی گەورەی وەکو حەزەتی عیسا سەلامی خوای لێبێ کە ئەویش هەر بۆ بەنی ئیسرائیل خوا ناردوێت هێر بۆ جوولەکەی ناردووە کۆبوونەوە ئەویش حکمی ئەعدامیانە وتیانە بێ خەڵی واسین سەڵ بیکەن بە بزمار دەست و قاچی داکتین و بیکوژین بەڵام بۆ خوای تەبارەک وەتەعالا حکمەتی وابوو قەراری ئەزەلی وابوو ئەو تاوانباری کە ئیخبارەکەی کردبوو یەهوذای ئەسخەریوتی ئەوی خستە شێوەی حەزەتی عیساوی نا ئەویشیانە کوشت عیسای هەڵکێشا بۆ عاسمان ئەو زاڵمانە بەوە شەوە نەوەستان کە دینەکەی حەزەتی عیسا عیسایان ئاوا لێ کرد کەوتنە قەتڵ و عامکردنی ئەو کەسانی کە یانۆ عیسا عەبدی خوا و پێغەمبەری خوا بووە تاریخی گێڕێتەوە ئەڵێ ئەو قەسابخانەیی بۆ شوێن کەوتۆکانی عیسا داندا لە دوای هەڵکێشانی عیسا بۆ عاسمان لە تاریخا شتیوانە بووە بەدایان و سەدانیان لەسەر جادە لێ سەرە بڕین قەسابخانەی وا هەر نەبووە دایانە نان لەگەڵ پڵنگیان خستنە ناو هینەوە ساحەی حەلەبەی یاری وەکو چۆن شەڕەکەڵە شێریان پێکەن ئاواهیان خستناوە ساحە و پڵنگی سێ ڕۆژ نان نەخواردی برسیان تێبەریان و بەرەڵانە کرد و خۆشیان دانیشتن سەیریانە کردن